موقتەدا سەدر تەنها ڕێبەرێکی شیعەکانی عێراق بە ئاشکرایی دژایەتی خۆی بۆ ئەمریکا و بۆ ئێرانیش ڕاگەیاندووە. بە دووریش نازانرێ ئەم جۆرە هەڵوێستانەی بوو بنەمای ڕاکێشانی زۆرێک لە شیعەکان بەلای خۆیدا. موقتەدا یەکەم کەس بوو هێزی میلیشایی پێکێنا دژ بە ئەمریکا. عێراق بە ڕۆژێکی قورسدا تێپەڕیوە، هەموو خەڵکی بێزار کردووە. هیچ کەسێکیش بەو ڕۆژە قایل نییە تەنها دوژمنە هاوبەشەکەمان نەبێت ئەمریکا و ئیسرائیل و بریتانیا. جا لەمە دوا بڵێنەوە نانا بۆ ئەمریکا. بۆ چەندان ساڵ موقتەدا لە بواری سیاسی وڵاتەکەدا لە پەراوێز نرابوو لەلایەن ئەو هێزە شیعانەی ئێران پشتیوانی دەکردن. سەبارەت بەم سەرکەوتنەشی عێراقیەکان ڕای جیاوازیان هەیە. والله نتأمل بخير. والله وامان لەسەر هەڵچنیوە، تەنها هیوایەک بۆ عێراق سەید موقتەدایە. هەمومان چاوەڕوانین خودی سەید چارەسەرێکمان بۆ ببینێتەوە. هیچ کەسێک ناتوانێت چارەسەرمان بۆ بدۆزێتەوە خۆی نەبێت، چونکە لەخوا دەترسێت. شتێکی ئاسایی ئەوان بۆ سەرکەوتنەکان لە هەڵبژاردنەکاندا ئاهەنگ بجێڕن، بەڵام ئەگەر هەر خۆیان بیرێک بکەنەوە دەبینن کەس هاوبەشنیە لەگەڵیان و هەرخۆیانن ئاهەنگ دەجێڕن. ئەنجامەکانیش خوا دەیزانی هیچ نییە و هەر هەمان دەم و چاوەکانی پێشون. ئەمیان بەرز بۆتەوە و ئەویان دابەزیوە و هیچی تر. هەر پاش ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکان چەند لایەنێکی شیع و سونە و کوردیش جەختیان دەکردەوە لەوەی دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردن کراوە. ئایا ئەنجامەکانی ئەو ئامێرە ئەلکترۆنیانە دەیدەن یەکسانە بەوەی لە ناو سنووقەکانە هەن؟ ئەمە پرسیارە سەرچێکەیە. تانە لێدانەکە لەسەر ئەمەیە. ئەو تانەی دراوە دەڵێن دەنگدانە ڕاستەقینەکە جیاوازە لەوەی ئامێرەکان خوێندویانەتەوە. وردبینی لەمەدا ئاسانە. لیژنەیەکی تایبەت لە کۆمیسیۆنەوە دەچێت و لەگەڵ چاودێرانی لایەنەکاندا و بەدەست دەیبژێرنەوە و دەتوانن لە یەک ڕۆژدا یەکلای بکەنەوە. دانیشتوانی کەرکووک بە تایبەتیش عەرەب و تورکمانەکان دەڵێن فێڵوتەڵەکەیەکی زۆر لەم هەڵبژاردنەدا کراون. هۆکاری ئەو خۆپشاندانە ئەوەیە مافی مرۆڤ پێشێل کراوە و فێڵ و تەڵەکردن هەبووە لە هەڵبژاردندا. پێشتر هەرگیز لە کەرکووک ئەو بەشداریە زۆرە نەبووە. خەڵک گۆڕانکاری دەویست، هەزاران دەنگ ئەژمار نەکراون، ڕێگەش لە خەڵک گیراوە لەوەی دەن بدەن. زۆرێک لەو لایەنە سیاسیانە ئاماژە بە دەستێوەردانی ئێران دەکەن لە گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردندا. ئێران کار بۆ بەرژەوەندی خۆی دەکات. کاتێک ئێران پشتیوانی لایەنێک دەکات بۆ بەرژەوەندی خۆیەتی و بەس. پێویستە عێراق لە پاشکۆیەتی بهێنرێتە دەرێ. پاشکۆیەتی بۆ عەرەبستانی سعودیە بێت، یان بۆ ئێران، یان میرنشینە یەکگرتووەکان، یان قەتەر، یان هەر دراوسەیەکی عەرەب و غەیرە عەرەب. لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکاندا وەلێ هێشتا ئاشکرا نییە کێ دەستنیشان دەکرێت بۆ پۆستی سەرۆکوەزیری بەهۆی ئاڵۆزی پرۆسەکەوە. هاوپەیمانێتیەکانی سایرون و نەسر و فەتحیش ناتوانن پێکەوە کابینەی حکوومەت پێک بهێنن بەبێ هاوپەیمانێتیکردنی زیاتر. پێویستە یەک بگرن و لایەنی زۆرینە پێک بهێنن و دادگای باڵاش پەسەندی بکات. ئەو جا دەتوانرێت کاندیدی پۆستی سەرۆکوەزیر دیاری بکرێت. موقتەدا سەدر خۆی نابێتە سەرۆکوەزیری عێراق، بەڵام سەرکەوتنی لیستی سائیرون ئەو دەرفەتەی دەداتێ خۆی کەسێک بۆ ئەو پۆستە دەستنیشان بکات. ئێستاش عێراقیەکان چاوەڕوانن تا بزانن بازەکەی سەدر بەسەر شانی کێوە دەنیشێتەوە.